هەولێر شۆرەتی وایە کە دەڵێن هۆلاکۆ بەزێن. دوای 25 ساڵ لە کۆچی دوای سولتان مزەفەر سولتانی هەولێر ئەو کات شاری هەولێر بەشێک بوو لە ئیمارەتی زەنگیەکان. ئیمارەتی زەنگیەکان ئیمارەتێک بوو کە لە چەند شارێک و چەند ویلایەتێک پێکات بوو. لەوانە هەولێر کەوالی خۆی هەبوو بە ناوی ساڵح ئەربیلی. هەروەتر سنووری شاری هەولێر لە قەڵای ئێستای هەولێر تاوەکو دەشت شارە زور بووە. ئەوە ئیمارەتی زەنجەکان بووە. لەو لاتریش شاری مووسڵی ئێستا کەوالی هەبوو بە ناوی بەدرەدین لۆلۆ، ئەویش بەشێک بووە لەو ئیمارەتە. لە کوردستانی باکوور شاری ماردین والی هەبوو بە ناوی غازی ماردین ئەویش بەشێک بووە لەو ئیمارەتە. لەو سەردەمەدا دەوڵەتی عەباسی لە بەغدایە هەبووە، دەوڵەتی ئەیوبیش لە مرێن حەلەب و سووریای ئێستادا هەبووە. بە بڕیاری برێن مەنکوخان خانی مەغۆلەکان هۆلاکۆ کە فەرماندە چیوان بوو جا نازانم نەوەی بوو کەسێکی وان بوو هەر بۆ زانیاری مەسەڵەن فەرماندە چیوان بوو. لە ساڵی 1258 هێرشیان هینە لۆ ئاسیای ڕۆژئاوای ئاسیا لۆ ئەو ناوچەیە. ئەو کات کە وەکو عەرزم کردن ساڵح ئەربیلی یاخود ساڵح ئەیوب والی هەولێر بوو کە هێرشیان هینا لۆ قەڵای هەولێر، چونکە دەیانویست ئەو شوێنە داگیرکەن، شوێنەشی تایبەتمەندی جوانی هەبوو، شارستانێتی هەبوو، خاوەن شارستانێت بوو هەولێر. لە دەوروبەرەکەشی خەڵک ژیاوە هەر نەک لە ناو قەڵات. ئەو سەردەمی 1258 کە 25 ساڵ تێپەڕیەوە بەسەر کۆچی دوای سولتان مزەفەر کە ئەو لە دەوروبەری خۆی لە دەوروبەری قەڵای منارەشی دروست کرد بوو. هەر منارە سولتان مزەفەرەدینی گۆگبڕ دروست کرد بوو، مەکتەب و برێن قوتابخانە لەگەڵ مزگەوتیشی دروست کرد بوو، عوزرەشی دروست کرد بوو. سولتان مزەفەرەدینی گۆگبڕان هەم بەشێکن لە شارستانێتی هەر وڵات و شارێک و گەلانی کە هەبێتن. دیارە تەتەرەکان مەغۆلەکان ئەو سەردەم ڕوحەکی شەڕانگێزیان هەبوو، ڕوحەکی لەناوبردنیان هەبوو، دایما عەزیان دەکرد شت لەناو بەرن و داگیری بکەن. هێرشیان هینە ناوچەکەی بە فەرماندەی هۆلاکۆ خان لە ساڵی 1258 دا ناتوانی هەولێر داگیر بکەم. شاری هەولێر لۆ ماوەی 2 وەرز ماوەی 6 مانگ توانی خۆڕا بگرێت. هەرچەندە ئابلوقەکی سەختی لەسەر بوو، دەرگا فەرمیەکانی هەمووی داخرا بوو، هەمووی هێزی مەغۆل لە ناوچەکە هەبوو و بە مەنجەنیق هێرشیان دەکرد. هۆلاکۆ لەناو قەڵای هەولێر ناتوانی داگیری بکەن. بە قەولی مامۆستا سەربازدا دەڵێت ئەوەندە شەهید و کوژراویان هەبوو قەڵای هەولێر شوێن نەمابوو کە خەڵکی لێدا بنێژن. قەولیان لە فتوایان لە مامۆستای ئاینی ئەو سەردەم وەگرت کە شەهیدەکانیان بسوتێنن، لەبەرەوەی دەرگانیە بچن لە خوار قەڵا بینێژن. لەناو قەڵاش جێگە نماوە، لەو لیوەی قەڵا لە دەرێ قەڵا شەڕە. هۆلاکۆ وا هێزەکی هینایە، لەناو قەڵا شوێن نماوە، هەستان فتوایان لە مامۆستایانی ئاینی وەگر کە شەهیدەکانیان بسوتێنن. تەنها بۆ کات لەو کاتێ شەڕە بەبێ بە خواردنەشی کەم ئیدی 2 مانجی ڕەبەقیان 6 مانجی ڕەبەقیان بەسەر برد شەڕڕای شەڕیش. دوای ئەوە هۆلاکۆ خان وازی هینا لە هەولێر چوو شاری مووسڵی داگیر کرد. بەدرەدین لۆلۆ کەوالی مووسڵ بوو، ئەوی گرت، وتی ناتکوژم مەگەر یارمەتیمان بدەی لە داگیرکردی قەڵای هەولێر. دیارە بە چاوساغی و بە زانیاریەکانی کە ئەوەی کە والی مووسڵ بەدرەدین لۆلۆ ماوەی 24 ساڵ بوو والی مووسڵ بوو. ساڵێک پێشەوەی سولتان مزەفەرەدینی گۆگبڕ و کۆچی دوایی بکاتن ئەو والیە دەکا بە والی مووسڵ لەژێر دەسەڵات و دەوڵەت و ئیمارەتی خۆیدا. ئەو والیە شارەزایش تەواوی لە شاری قەڵای هەولێر و قەڵا و دەوروبەری هەبوومانە لە دەرکە شاراوەکان و دەرکە فەرمیەکان توانی چاوساغی بکە بەداخەوە لۆ هۆلاکۆ لۆ دوژمن لۆ تەتەر. ئیدی هۆلاکۆ دوای 6 مانگ لە بەرگریکردن بە خیانەتی بەدرەدین لۆلۆ توانی قەڵای هەولێر داگیر بکاتن. کە قەڵای هەولێر داگیر کرا ئیمارەتی زەنجەکان لە ناوچوو. دوای ئەوە چوونە
مستعصم بالله کە کوبرەی والی بەغدایە بوو ئەویش دەستگیر کرا هەر بە زیندووتی دەستگیر کرا ئیدی دوای نازانم کوژرا شەهید کرا هەرچی بێهات بە کەوتنی هەولێر دەوڵەتی عەباسیش کەوت هەروەها دەوڵەتی ئەیوبیش مەغۆڵەکان تەتەرەکان دەستیان گەیشتە دەوڵەتی ئەیوبیش بەس بە کەوتنی هەولێر لێرەدا ئەمە گرنگی شاری هەولێرمان لەو سەردەمی و تا ئێستاش ڕۆبەدەر دەکەوی کە هەولێری خۆڕاگر هەمیشە بوویتە قەڵغانێک لۆ دەوروبەری وەگەر هەولێر بشێ هەموو شوێنەکانی دەوروبەر دەشێت